ئەمە لە بەردەم مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانن سەنگەر بەشێکی گرنگی بڕیارەکانی یەکێتی و شاری سلێمانی لێرە دەردەچێت. ئێستا ئەم حیزبە لە بەردەم هەڵبژاردنێکی چارەنووسازایە لە سلێمانی لیستی نوێ دروست بووە کێبڕکێکی توند لە سلێمانی هەیە بۆ یەکێتی هەندێک دەموچاوی دیاری حیزبەکەی کاندید کردووە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عراقی بیدار. بلێسا جەبار فەرمان یەکێکە لە کاندیدا بەهێزەکانی یەکێتی لە سلێمانی بۆ پەرلەمانی عێراق یەکێتی دەیەوێت لە ڕێگەی بلێسەوە زۆرترین دەنگ تومار بکات. بڵێسە جەبار فەرمان میوانی بەرنامەی چی دەکات؟ بەخێر بێت ئێمە ئێستا پێکەوە ئەچینە ناو خەڵک بۆی بەرنامەکەمان دەست پێ بکەین. بلێسەخان چەند کەس وعدی بە تووداوە دەربچی لەم هەڵبژاردنە دڵنیای دەردەچی؟ پشگیریم هەیە وعد خەڵکە وعدی داوە و بەخوا دەنگت پێ دەدەم. پشگیریم هەیە. چی وا دەکات بلێسەخان مەسەلەن کاندید بترسێ لە هەڵبژاردنەکان؟ بڕۆ ناکەم مەسەلە ترس بێ بەڵام عادەتەن هەموو ئیمتیحانێک نەوعەن ما سترسێکی هەیە تۆ دەترسێکی خۆی هەیە. کێکم جار پێیوتی پێمان باشە کاندید بی. لە ڕاستیە هەموو خولێکی پەرلەمان ئەمەم پێوتراوەتەوە کەوا من خۆم کاندید بکەم بۆ چ پەرلەمانی کوردستان بە یا پەرلەمانی بەغدا بەڵام ئەم جارە کە دووبارە کرایەوە و خۆمان نەزانین وەزعی کورد لە بەغدا چۆنە نەوعەن ما حەزم لەو تەحەدایە. پێشبینی دەکەی خەڵک چ پرسیاری لە جەناوت بکات کە چنە ناو خەڵک بلێسەخان؟ بەعام ئەتوانم بەداخەوە بڵم کە خەوڵاتیان ئومێدیان کەم بووە ئومێدیان زۆر لاواز بووە و متمانەیان لاوازتر بووە و ئەم دووشتەوەکە کە هاوڵاتیان ئەم جارە ئەو حەماس و گروتینەیان نەبێت بۆ هەڵبژاردنەکان. ئەو خەڵکە زوو تەماشای توەکەن ئەتناسنگان لە بەرەوەی مڕەژەحی ئەم جارە. وەڵا بێ لە خۆیان پرسی بەڵام لەوانەیە بناسن. دەبینی هەر یەک سەری خۆی بلند دەکات و هەڵێەوە بلێسەخان لێرەیە. بۆ مادەی 140 چی یەکەن بڵێسەخان؟ بێگومان هەموو ئەو کێشانە ئەبێ بە دەستور حەل بکرێ. ئێمە ئەبێ پێداگری لەسەر دەستور بکەین و بڕگەی 140 یەکێکە لە بەرگەکانی دەستور بەڵام ئەبێ بە وردی بە دوواداچوونی بۆ بکرێ کەی ئەو کارە ئەنجام بدرێ باشە کەی مادەی 140 جێبەجێ بکرێ باشە. ئەوە لە ساڵ نەتانتوانی هیچتان بۆی نەکرد یعنی ئەمە دێکشێکۆن بکەن ئەبێ هەوڵی خۆمان بین. لە بۆ سەخان هەر کوردێکی تر بێمە ئامادەین دەنگی پێبین پێویستە داوای مافەکانی خۆمان بکەین. ئێستا کاندید ئەو لێرەیە. بەڵێ بە خۆشحاڵی دەنگ بە بڵێسەخان و ئەوە دەنگەکە مسوگەر کرد. بەدنیاییەوە ئێمامە بۆ کووردە. ئیش لەسەر چی بکە یەکەم جار؟ مافی تۆ چیە لە بەغا؟ مافی کورد چیە لە بەغا؟ مافێمە ئەگەر بێڵین بینە سەر بابەتی هەرێم و حکوومەتی عێراق یا حکوومەتناوەند ئەو بابەتێکی جیاوازە بەڵام ئێمە لەلایەن بەغا و حکوومەتی ناوەندۆ مافمان خوراوە پێویستم لێ داخۆکیمان خوراوە. ئەمە بێ ڕازگۆ بین هەمووی تیجارەت و تاجیرە من زۆر لەم کایدا ئەم چەند ساڵەکە کاریت گوهاتۆ توێتی بە قوربانە بم دەنگم پۆ بە 20 برادری وەکو تۆم بردۆ ئیشەڵا فڵانکەس وا قسەی بۆ بکەوە بڕواکە کە چۆتە پەرلەمان نییە جوابی تەلەفۆنەکەش دایەتەوە. بڵێسەخان ئەنگلیانە حەقن باشن بێگومان گلەیەکانی هەمووی زۆر بەجێە ئەو پارەکەمە کە ئەساسەن ئەدرێ بە کەمەندامان و بەشێکی زۆری ئێساکەی پاشەکەوتەکرێ کارێکی باش نەبوو بەڵام تر ئەم قەیرانانەیە کەوای لێ کردو قەیراقل لە 100,000 چی ئەبرێ قەی نەعەقل قەی ئەو گلەیانی لە کاندیدەکانی کرد کە ئەوەی دەرەچن کەس ناناست. واقعا ئەم کاندیدانە زۆر جار بەڵێنی زۆر قەبە دەدەن ئابووتان ئەو شارە دەکەمە بەهاش دەکەمە سوورتان بۆکەی پارەتی باش دەدەم تخوا بەس دەنگم بدە. هەمانی خەڵک کردووە ئەوەتەی دروست بن ئیشتان بۆ هیچ کەسێک نەکردووە ئللا بۆ باخەڵ پەرلەمانتارەکان هەمووی هەرچی حیزبەیە کابرایەکە بوو
لەگەڵ بلێسەخان قسە بکە کابراەکە بۆ ئیشێ کرد بڵێ ئێ ئەی دوان بۆ جیرفان یەک بۆ عیرفان ئەمان ئێوە عینە نەوانەتان لێهاتوە ئەتر ئەو خەڵکەتان هەڵخەڵەتانەوە بە هیچ جۆرێک بڕوان بەخواانە بێ بە عەبدنیە ئەم تووڕێیەت لە چیوە سەرچاوی سەرچاویەوە من سێ مانگە معاشی تەقاوتی مەڵ نەگرتووە لە سەرچاوی ئەوەوە 14 مانگ بەداخەوە تۆش کچی کات جەبا فەرمان بۆ بەداخەوە یار جەبا فەرمان پیاە بوو هەموو کەس خەفەتی بۆ بەڵام بۆ بەداخەوە بۆ بەداخی ئەوەوە کە تۆ دوای فینەکانی باوکردن جێبەجێ ناکەی وەرە گوێ لێ بگرە تۆ قسەت کرد ئەبێ گوێ لێ بگری چی بۆ دەکەی ئەبێ گوێ لە وەڵامی ئەویش وا کامێرەمێنە بەردەم ئەو بەرنامەیە مام تۆ قسەکەی بێ گوێ لە وەڵامەکەش بگری گوێ لە وەڵامەکەی گرم دوو خۆڵی تۆ لە بەرچاوی کامێرە گلی بەرچاوی کامێرە من چییە خاڵە بەڵام باشە کاندیدەکان هەموو جاردێن قسەی زۆر زەغزەغ دەکەن ئەتۆ بڕیارە قسەی چەند گەورە بکەی بۆ ئەو خەڵکە دواتر مەسەلەن ببێتە ماڵ لەسەر جاگەر جێبەجێت نەکرد لەسەر دەبێتە ماڵ من لە ژیانمە هیچ کات بەڵێنم نەداوە و بەڵێنیش نایم من هەمیشە وتومە هەوڵەیەم چاوەڕێکی 4 ساڵی داهات و 4 ساڵی قورس بێ بۆ کورد بۆ نوێنەرانی کورد لە بەغا بۆ پەرلەمانتارەکانی بۆ وەزیرەکانی هێن چاوەڕێەوە کەم 4 ساڵی لەم 4 ساڵەی کە ڕۆی زۆر قورسە دەبێ بێگومان بۆ ینی ئەو تەسەورەت لە چیەوە سەرچاوی گرتووە ینی شەڕەکە لەسەر چیە ئەمجارە ئێمە بێگومان پێشووتر لە دروستبوونی عێراقی نوێدا بەشدار بووین و بە حزوری جەنابی مام جەلال لەوێ کورد شێوازێکی سبن مەرحەبا باشی چاوەکەی ئێستا لە غیابی جەنابی مام جەلالە وە کەمبوونەوەی تیمی کورد ئێمە پێشووتر 72 بووین ئێستا 62 پێچێ ئەمجارە ژمارەی نوێنەرانی کوردستانەوە کەمتر بێت ئەم عادەدەکەمە بێگومان شەڕەکانی قورسرە مەرحەباتان لەبێت چایم شێرکۆشی عوسمان عقی شێرکۆ سپاس سەرکەوتوو بە دیوای سەرکەوتوو بۆ خوازن تۆ کچی پیاوێکی خارەمانی بۆیە پێش هەموو شتێک شاری سلەیمانیتان بیر نەچێ فەقیر و هەژار و تێکۆشەران و ڕژەرانی سلەیمانیتان بیر نەچێ سلەیمانی ساحێبی دەریایە خوێنە سلەیمانی ساحێبی قەڵایەک لە جەستەیە کە هەمووی لە پێناوی سەربەرزی ئەم کوردستانیا گیانی خۆی بەخشیوە سلەیمانی بەوەفایە سلەیمانی دۆسۆزە بۆ خەڵک بۆ کوردستان دۆستۆزە و بەیکێتیش بۆچی سلێمانیان لەبیر نەچێت کە سلێمانی لەبیر چووەوە زۆرتان لەبیر چووە زۆرتان لەبیر چووە من وەکو پێشمەرگەی قسەتان لەگەڵا بۆ سلێمانیتان لەبیر وەکو کوڕێکی ئەم شارە مەڵکەنی قسەتان لەگەڵا باگوێ لە بلێسەخان بگرین بۆ سلێمانیتان لەبیر چووە بلێسەخان بێگومان ئەمەی کە ئەنی بۆ گوێ لە هەژارەکانی بەردەری مزگەوتی گەورە ناکەن لە سینەما لەو جادانەی بەردەرکی سەرا خەڵکۆ بووتەوە سلێمانی بۆ لەبیر کراوە ینی سلێمانی لەبیر نەکراوە هەرگیز لەلایەن یەکێتیەوە سلێمانی و هەموو شارەکانی تر بەڵام بێگومان سلێمانی هەمیشە لە دڵمانایە و لە مێشکمانایە بەڵام جیاوازیە تۆ بڵێ لەلایەن حکوومەتەوە یا لەلایەن حزبەوە لەلایەن حزبەوە هیچ کات لەبیر نەکراوە لەبیر ناکرێەوە لە پێش هەموو شتەکانەوە ئەو خەڵکیان بەمباری قەیرانەیە برێت مەعاشی ئەو خەڵکیان ئاوا نەقص کرد سەیری ئەو خەڵکەکە چی بەسەر هاتووە تۆ ئێستا نیم سەعاتی دووە لە بەردەم ڕۆ لە هەشی کاک ئەحمەد شێخ نیم سەعاتی باشە بزانە پیاوی وا وەستاوە بۆ سەرە بۆچی بۆ یەک کەوچک چێش کە بیخوا بۆ یەک کەوچنیان کە بیخوا لە مزگەوتی گەورە ئەگەر ئەمە نەبوون نەبێ و احتیاج نەبێ هەر سەیری ئەو پیاوە کە هەر لە خۆت و تەریقی دەرە بەگریمان دەن بە من ئەی تۆ دەن بە من ئەی من بڕۆم لە بەغدا شەڕی تۆ بکەم شەڕی مافی تۆ بکەم شەڕی ئیستحقاقاتی تۆ تۆ دەنم پێ نایی من هەموو ڕۆژە بێمەوە ئەتو گەنجێکی بلێسەخان ئەمە گەنجێکە لە سلێمانی پێت وایە ئەوانەی چوونەتە بەغدا شەڕی حەزەی کوردیان وڵای تا ئێساکە من هیچم نبینیەوە سەراحەتە خۆم ئەمانی کە لێرەشن ینی بۆ هەموو شتێک زەربی سفر دەکەی ئەمەی زەربی سفرەکەی کە واقعەکە خۆمان نا بەعزە کەسێک ئێساکە لەسەر چینی سەرەوەی پارەی پێ قەینا بەس هەنێک کەس پارەی پێ نییە ئێستاکە جەناب سەرۆکی کۆماری عێراق چی کرد بۆ کورد ئەی ئێوە چیەکەن بۆ کورد ئازیزی من بازێشت هەیە ئێستا هەندێک پەرلەمەنتار هەیە لەگەڵ ڕێزی بێپایەنم بۆیان بەڵام تەماشاکەی کەسانێکی زۆر ئێستاڕازین هەموو ڕۆژێ لەسەر شاشەی تلڤیزیۆن و پەنجە ڕاوەشێن و قسەی زل ئەکەن و بەڵێنی زۆرەیان وەکو ئێوە وتان
ئەمە بەڵام مەرج نییە ئەوەی کە بە چاو ئەیبینی تواناکەی بەڵێ سەخان نەخێر ئیشی من ئەوەیە لە ناو قاعی پەرلەمانە شەڕ بکەم و نەک بێمە بڵێ سەخان لە بەغایە جوابن ئەمەی کە جەنابەت کە سەر و کۆمار ئەمەی جەنابەت کە فەرموو لەسەر سەر و کۆمار سەر و کۆماری ئێستای عێراق بێگومان مام جەلال نییە مام جەلال کەسایەتیەکی زۆر تایبەت بوو و دروست نابێتەوە لە هەموو شەرقی ئەوسەتا ئەوە قسەی من نییە ئەوە قسەی هەموو سەفارات و هەموو سیاسەتمەدارەکانە بۆچی ئەو قەنەعەتە لا دروست بووە کە وێچێتە بەغا گیرفانی خۆی پڕەکە کوردی و ڕۆشتم تۆ قسەکەی بۆ کردکۆ پێتان باشە نەڕێن بۆ پەرلەمانی عێراق بەس نەوەکو کە وەکو ئاوا دانیشن و لە دوورە و بوچەی خۆتان وەرگرن و هیچتان بۆ نەکرێت من بەجلی کوردی و ڕۆشتم بە عەلەمەوە کە تەنانەت سوکایەتی پێکرە لای حەرجی شعبی جەنابەت ئەبێ بڕۆی بۆ دەنگدان ئەمە قسەیکیش بم بگورە ئەو خۆت وەڵامی خۆتەیەوە ئێمە ناتوانین نەڕۆین ئەبێ بڕۆین بۆ بەغدا کە ئەبێ بڕۆین بۆ بەغدا پێویست ئەکە جەنابەت بەشداربی لەوەی کەوە کێ بڕوا بۆ بەغدا سیاسی کورد گوێ بۆ دەنگی زیندوی شەقام و بۆ دەنگە جیاوازەکان و بۆ ڕەنگە جیاوازەکان نەگرێ چۆن لە بەغا دۆڕان چۆن لە ڕفرانتۆمان لێرەش دۆڕین بەڵام نابێ هیوا براوبین ئێوە دەچنە بەغدا پەرلەمانی عێراقم بڕاتان بە یەک پارچەی عێراق هەیە لەبەرەوە ئێستا قۆناغێکی ترە قۆناغی شەڕی پەرلەمانیە واتە ئەم شەڕی کە بە چەک کردومانە و لە شاخ کردومانە ئەو چەند ساڵە ئێستا بێ لە پەرلەمانەوە پەری پێبین ڕێستەخان دەچێت پەرلەمانی عێراق لەوێ شەڕ دەکەی وایە ئەگەر چوو لەوێ ئەبێ بە عەرەبی قسەکەی عەرەبیەکەت چۆنە عەرەبیەکەم باشە تێستێک بکەین پێویست ناکات تێستم کە من بۆ ئیمتیحان نەهاتوم لە سەخان عەفو ئەی بۆچی بە کوردی قسە ناگەنەوە ئەوە شێکێکە لەوانە کەوا من لەگەڵ ئەوەیان لە ناو پەرلەمانە چونکە مافی دەستوری کووردە و زمانی کوردی یەکێکە لەو زمانانەی کە زمانی سەرەکیە ئەبواە پەرلەمەنتارەکانمان کرد تەرخەم بوونە لەوەیە تا ئێستا یەک جەلسە تەنها بە کوردی قسەکراوە پێویستەکە هەموو جەلسەیەک تۆ لەوێ بە کوردی قسە بکەین بۆ ئەوەی بیگەینی بە شەقامی عەرەبی کە ئەم زمانە و ئەم میلەتە لە دەستورە هاتووە و بەشێکە لە وڵاتە چۆن فێری عەرەبی بووی بڵێ سەخان من بێگومان لێرە لە مەکتەب ساڵانێکی زۆر خوێنووە دراست عەرەبی بۆ یا کوردی بەڵام چەندها زمانە زانم من ئینگلیزیەکەم باشە فارسیێکی زۆر باشە زانم بەڵام لە عەرەبی لە بەغابێ عەرەبی باش بێ ئەبێ بۆ تەفاهم لغەی تەفاهم بێگومان عەرەبیە و ئەبێ عەرەبیەکە و باش بێ لغەی تەفاهم بەڵام لە لغەی تەفاهم گرنگتر ئەوەیە کە تۆ تەواصلت هەبێ لەگەڵ دەور و بەرەکەتە چۆن بتوانین ئەو پەیوەندیە دروستکەین هاتۆ گوێ لە ئێوە بگرێت تۆ قسەت چییە بۆی من قسەی من تەقاوتم پارەی خانشینەکەی مۆزەف و دکتۆر و عالەم هەموو بدەنەوە کاکە چی یەکەی بێ ئەی لەمەی پێش بۆ ناتی 2 مانگ 10 مانگ 3 مانگ 4 مانگ ئەی کارەبام نییە ئەوە سنگ بە خوێن یێتە خوارۆ بڵێ سەخان وەفاتان بۆ تێکۆشان و بەرگەگرتنی خەڵک و ماندووبوونی خەڵک نەبوویەوە کەم تەرخەمی تیا بووە ئەمە بینای چێە ئەو بیناهی چێ ئەم سوقانەهی چێ ئەم ئەمەرەتەکانەی چێ خەسەرخانەکەی بڵاکەی خەسەرخانەی چێ بەرەبەر محافظەی چێ من خانوو ئێستا کیلۆمەتر خانەکەیان نەدابێت 35 سنتیمتر بۆ بسەیان دامێت پارە نییە چی لا تەقاو دەکەی من مهمترین شت لەم گفتوگویانی خەڵکات چی بوو بۆ تۆ ینی شتێک لە مێشتا بمێنێتەوە کە چوویتە بەغدا ئیشی لەسەر بکەیت ئێمە ئەبێ بە دەرەجەی یەکەم کێشەی بێکاری واتە ڕەخساندنی هەلی کار ئەمە بە تەنیا وەکوتم بەس بە ئێمە ناکرێ بەس بە پەرلەمەنتاری لە بەغدا ناکرێ ئەکرێ لەوێەوە هەندێک ئیشی لەسەر بکرێ هەندێک هەل بڕەخسێنرێ لەگەڵ جیاتی ترا قسە بکرێت کەوا شەریکات لێرە بکرێتەوە ئەمە ئەکرێ لە ڕێگەی بەغداوە بە هیچ پرسیارێکی ئیستیزاز نەبووی نەخێر بەڵام ئەو چی کاریگەری لەسەر تۆ دانا ئێستا حاڵ وەزعی ئەو پیرەمێردەکە وردە حەماسەیەکی زۆر گرتی لە قسەکردنا غەمگینە چ پرسیارێک لە مێشکتدا دەمێنێت چۆن بتوانین متمانە بگەڕێنینەوە چی دەکەی بۆ ئەوە بەوەی کەوا ئەو شتانی کە ئەڵم هەوڵی بۆ ئەدەم بەڕاستیش هەوڵی بۆ بم من و سەنگەر لە بەرنامەیەکی نوێ لەگەڵتان دەبین لە بەرنامەی چی دەکەن تا بەرنامەی داهاتوو خواتان لەگەڵ